گفتوگۆی ئەو ئاڵنگاریانەی کە لە بەردەمی خەڵکی کوردستان و عێراق هەیە بە تایبەتی بۆ هەڵبژاردننی پێشوەختەی داهاتووی عێراق هەروەها گفتوگۆمان کرد لەسەر ئەو بڕیارەی دوایی بودجێی عێراق و نیزامی قەرزکردن کە ئێمە پێمان وایە کە پێویستەکات لە ئیستا و بۆ داهاتوش چۆن لە ڕابردوودا هەبووە کە مشارەکە یاخود بەشداریکردنی هەموو هێز و لایەنە سیاسەکان و پێکاتەکانی عێراق لەسەر ئەساسی بەشداریکردنی ڕاستەقینە بپارێزرێ و هەروەها پێویستە لە سەر هەردوو حکوومەتەکە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئیلتیزامی تاوکەن بەو ئیتفاقیاتانی کە لە ڕابردوودا پێکەوە هەیان بووە بۆ ئەوەی کە لەم بارودۆخە سەختەی ژیانی هاوڵاتیانی عێراق و کوردستاندا نەبینە هۆکارێکی کە بۆ سەختکردنی ئەو بارودۆخە بەڵکو بە پێچەوانەوە ئەو بنەما پتەوەی کە لە سەردەستی هەواڵی بەڕێز مامجەلال لە ڕابردوودا هەر لە ساڵی 2023 وانێک کە دانراوە کە ئەویش مشارەکەی ڕاستەقینەیە لە عێراق ئەو مشارەکەی بپارێزین.